داوا و بانگەواز و پێگەیاندنی کەسانی پسپۆڕ و شارەزا لە بواری ئایینی یەکێک بووە لە بەرنامە سەرەکیەکانی کۆمەڵی دادگەری و لەم چوارچێوێژدا لە ڕێگەی میدیای بیندرا و بیسترا و ڕێکخراوەکان کاری کردووە. تەلەڤیزۆنی بانگەواز، ڕادیۆی سونەت، دەنگی قورئان، ڕێکخراوی نووری حیکمە و ناوەندەکانی زانایان هەمیشە لە هەوڵی گەیاندنی پەروەردەیەکی ئیسلامی دروست بوون بۆ کۆمەڵگا و بە ئامانجی خزمەتکردنی کۆمەڵگا و پەروەردە و فێرکردن تێکۆشاون. ئەم مەدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەرە یەکێکە لەو مەدرسانەی کە سەدان کەس لە تایە تەخەڕوجی کردووە و ئێستا لە جامیعەکانە دەرسەڵێنەوە توانیوێتی دەورێکی کاریگەری هەبێ لە ڕووی پەروەردە و لە ڕووی پێگەیاندنی ئەو کەسانی کە بە کەڵکی کۆمەڵگا دێن لەم ڕۆژەیە کە پەروەردە و پێگەیاندن لە وڵاتی ئێمە شکستی هێناوە. ئەلحەمدولیلا ئەوەی کە ڕوو ئەکاتە ئەم مەدرسەیە ئەبێتە کەسێکی پەروەردەکرا و کە سوودی ئەبێ بۆ کۆمەڵگا و سوودی ئەبێ بۆ خۆی و سوودی ئەبێ بۆ دەوروبەری و سوودی ئەبێ بۆ وڵات و نیشتیمانەکەی. ڕادیۆی سونەت و ڕادیۆ قورئان دوو ناوەندی گرنگ و پڕبایەخی کۆمەڵی دادگەرین کە لە ماوەی ڕابردوو لە بواری پەروەردە و بانگەواز هەمیشە میوانی ماڵ و خێزانەکان بوون. بەڕێوەبەری ڕادیۆی سونەت دەڵێت بەهۆی بەرنامەکانیانەوە چەندان کەس لە حاڵەتی خۆکوشتن و جیابوونەوە پەشیمان بۆتەوە و هۆکارێک بوون بۆ ئاشتەوایی نێو خێزانەکان. دیارە ئەم ڕادیۆی ئێمە سوپاس بۆ خۆی پەروەردگار دەورێکی زۆر کاریگەری بۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە. ئەوەش بەڵگەمان بۆ قسە ئەوەیە کە ڕۆژانە ئێمە لە بەرنامەی ڕاستەوخۆدا خەڵکانێکی زۆر بەهۆی کێشە و مشکیلیان هەبووە بەهۆی مامۆستایانی ئێمەوە بەهۆی پەیوەندیکردن بە بەرنامەکان ئێمەوە و بەهۆی سەردانیکردنی ڕادیۆی ئێمەوە کێشەکانیان چارەسەر بووە. سوپاس بۆخوا کە ئەوە دەورێکی زۆر کاریگەری بووە. ینی خەڵک لە تەلاقدا بووە کە هاتووە بۆ لای ئێمە بۆی ڕادیۆکە گوێبیستی بووە. جاری وا بووە خوشکێکی بەڕێز بووە لە چەمچەماڵ هاتووە بۆ سلێمانی لەواچێ خۆی گوێی لێم بێ ئێستا لە چەمچەماڵ هاتووە بۆ سلێمانی سەری ڕوود بۆ لێرۆ بە حیجابە ڕۆیشتۆتەوە لە سیارەکەدا گوێ لە ڕادیۆ سونەت بووە. بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی بوونی ئەم ڕێکخراوە ئیسلامی و ناوەندە ئاینیانە بە گرنگ و پێویست دەزانێت و دەڵێت ڕۆڵی کاریگەریان هەبووە لە پەروەردە و پێگەیاندن و کایەیەکی سەرەکی بوون لە پاڵ کایەکانی دیکەی ژیان. بەدڵنیاییەوە یعنی ئەو لایەنانە دەورێکی گەورە ئەبینن دەوری ئەساسی ئەبینن بەو مەرجەی بەلا ڕێدا نەبرێ و بۆ مەبەستی حیزبی بەکارنێت و بۆ ئەهدافی تر بەکارنێ هەدەفەکە هەم گەیاندنی پەیامە ئاینیەکە بێ و هەم دروستکردنی یەکڕێزێ و تەبایی و ئاشتی و ئارامی کۆمەڵگا بێ هەروەها پەروەردەی تاکەکانی کۆمەڵگا بێ بەرەو کاری چاک و دوورکەوتنەوە لە هەموو کارێکی خراپ. بەتەکید حیزبیش یعنی بەشێکە لە منزومەی کۆمەڵگا بۆیە ئیمکانیاتی هەیە و توانایە و خەڵکی هەیە ئەتوانێ و ناوەندانە بکاتەوە هیچ عیبێکی تیانی و کارێکی باشە بەڵام بەمەرجێ لەو ئیشەیە پیشەیانە هین بکات کار بکات. کۆمەڵی دادگەری بە ئامانجی گەشەسەندنی کۆمەڵگا و بنیادنانی خێزانێکی بەختەوەر و پێگەیاندنی نەوەیەکی بەسوود یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی گەشەپێدانی ڕۆڵی ئاین و بابەتە پەروەردەیی و ڕۆشنبیریەکان بووە. شەڕی کردووە لە پێناو پاراستنی خێزان و کۆمەڵگا لە ڕێگەی میدیا و ڕێکخراوەکانیەوە هەوڵی پیادەکردن و پەروەردەکردنی چین و توێژەکانی داوە لەسەر پەروەردەیەکی دروستی ئاینی ڕایان بهێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.